بەرۆ نەفەرێکم دی لەوانە فێری دا و بیجوڵات لێیا بڕێ ڕاو چیژە شێری ڕاوی پوڵە ئەدە ئایتێکاری جوانە باریشی شەوماری جوانە هەست لەو مدڵ ساقییانە ژێری چاوی قوڵای و 10 ساڵم بوو 10 ساڵ زانیم کەوشی شەریکی من و براکەمین فوتباڵ و کەلاسمانە خۆشی قەدەغەن کەوشێ نەبوو بۆ مەراسمانە سەقفینم گرت و سەپەری قێڕەی دایکم بە ئاسمانە نامەزانی باوکم بۆ لە تاقەی درگا هەراسانە آخر بێڕەحمی دنیا بۆ مناڵ هەراسانە شەناسنامە پرتوکان 10 ساڵ ترگایە بەڕاستانە سەربازی بە زۆر سەلماندی خواردنی شەقاسانە باوکمی وەت ساڵێ 12 کارەکەم هێشتا هەرزاری قەرزی پارەکەم لە مێشە لە ناوەنباری کایشینە دەردمە بێ بە گەڕان بە شوێن دەرزی چارەکەم زانیم ساقی کەری تەنیا ڕێگەی بە قامانە 10 ساڵاتم زۆرترە لە شارە دارناوەم شەقامانە پێم خۆش نەبوو ئەمە بم کە هەم ڕۆژگار ناساز و گەوات بوو هەموو ژیانم پوڵ و چەق و جاساز و مەوات بوو تۆش کوڕە خاسە دیاری وەلێ لەبەر چاو منەر دشمنی بیسم کە پڕ کردو ژیان بەر لە مردن کوشتمی 30 ساڵم و نەسیبمە ژەمەنی شیک پوڵت نەبێ ناژی بەسی تمەن تەمەنی سی تەرێ من مناڵە تەنیا کەی حەوشی مەدرسەم کە پاشنەی پایزەمار بوو بەڵام کەوشی قەت نەسان قەسەمە خۆم هێشتا نازانم تۆڵم لە کێسێنم لە خۆم یا لە مامۆستای بەدڕەسەنی گەوجی سەگ مەسەب دەوڵەتەی ویست بەقە و خۆشم قاچم ڕانەخشم مەلەن لەناو گیرفانی حکومەتا وەکو مارەخشم گەر لە خیابان هیچ گەیچی فێر نەکردم هیچ وەخت معلمە مادە قەحبەکانم نابەخشم خەیابان سەرا پەردەی منی فەرمان ڕەواز ئالوودەی دەرمان دەواسە دەرمان دەواز خەیابان سەرا پەردەی منی فەرمان ڕەواز ئالوودەی دەرمان دەواسە دەرمان دەواز خەیابان سەرا پەردەی منی فەرمان ڕەواز پێشاتووە پرسی لە ژینە بێترسی لە چی باوکی چوو قەرزی پاری بوو بەرسیەتی سکاڵامە کرد براش کۆلەکەم برسیەتی نە دینە ترسەم نە لە خواردەمەنی دەستیەتی ئەلان براکەم دکتەرە خێری فرۆشتنی کۆکفەراز کەوشم کۆنا سەشقم بەگادانی پارە لە پۆکەرە سەمەرەی دەستی پیاوەتیە بتادین و لۆکە فەقیر و دەوڵەمەند چاوەڕێی کە تامین و کۆکە بینیم هاوتەمەنەکانم نەشەو کە لەلان لە دیواری شاری حەشرە و هەل لەلا کەسافەت باری کە زۆری بێهۆت کرد تۆش نەزانی یەسافەکاریت قوربانی دەست درێژی نەزامی سەرمایەداری تەلەڤیزیۆن دەرا بە قەرزە حەسامی ڕەسانە دامی ئەو شارە چۆن نەگێم ئێمە قەرزارین بە شارەداری ئەوەی ناوجۆگە لە ڕاکێشاوە وەکو سەقینم بوو لێ لەبەرم بە منیانەوە تۆجاق کوێرە میشە پێخوات ڕەفیق سەبتی من بوو بێت هاو کلاسیم بوو بەدەستی یۆسەد فێرە شیشە خوێنی جێکرێتۆ ناو دوو سێ پەرداخە سارد و سەڕوسی سەڵاسە سەن سێ بەرنەخە لاشەی مردارەوەی پێشەروتە بۆ گیانی خۆی و بنەماڵی بووم بە گێژەڵوکە چاوەڕێی مەرگە خۆی داوە لە خەوە مێشکە بوو کە سێژەمە بۆ چێشتە دوو کەڵ کێشە چیە کێشەڕوکە وازانی دەوڵەت بێخەبەرە خەریکی چین بمگرن دوو ڕۆژ میێوانم لە بەندی ڕۆڵکەچەکان زیندان تەماوە نابێ بە کتێبخانە کتێبخانەکان بوون بە پاتۆقی گۆڵ کێشەکان تۆ بۆ وشک و ماتی یەڵی کارت ڕاوێسانە من مەزلومی زاڵمم هێشتا شارم پارێزگامە سزای من جەحەنەمە بە گەردنم خودام دی پێڵێم کەوشی من و براکەم لەناو ماڵە ماوێزانە خەیابان سەرا پەردەی منی فەرمان ڕەواز